ئەزیزان کوردانی تاراوگا جیاواز لە خەڵکانی تر لە وڵاتانی خۆیان بە تایبەتی لە هەرێمی کوردستان جەژن بەسەر دەبن بۆ پێی کە دوورن لە ئازیزانیان و هەمیشەیەکێک لەو شتانەی کە بیرەکەن بەسەرکردنەوەیان با بڵین بەرزڕاکردنی بۆنەکانە لە بەرەوەی کە لە کوردستان زیاتر پەیوەندیە کۆمەڵاتیەکان پتەوە خزم کە سوکار لێکتر نزیکە بەڵام ئەمەوەی نەکردووە کە ئەوان ئیتر بم بۆنەوە گرنگی بە بۆنەکان بە جەژنەکان نەدەن لێ ئێستا لەوێش کۆمەڵێک پێشوازی گەرموگوڕ هەیە لە نێوان کوردانی تاراوگە کە پێکەوە کۆبنەوە و مەڕاستیمەکانی جەژن بێکۆ ئەنجام دەدەن و ئەو باڵێن هەم نەریتە ئیسلامیەک هەم نەریتە کولتوری دابوونەریتەکە لەوێ دووبارە ئەکەنەوە و لە دەوری یەکتر کۆبنەوە بۆ زیاتر باسکردن لە پێشوازی کوردانی بریتانیا لە جەژنی قوربان ئێمە دەچینە لای پەیامنێرمان کاک جیهاد حەسەن کە ڕاستەخۆ لەگەڵمانە لە ڕێگەی سکایپەوە کاک جیهاد سڵاوی خوات لێ بووم کاتەت باش جەژنت پیرۆز بێ هەر لە جەژن و خۆشییا بیت پێم بڵێ ئەم جەژنە چۆن بەسەر برد و کوردانی تاراوگە بەگشتی چۆن پێشوازی لە جەژنەکەن سڵاو لە ئێوەی بەڕێز و جەژنی هەموو لە یەکتان پیرۆز بێت هیوادارم هەمیشە لە جەژن و خۆشییا بن بەنسبەت ئەنجامدانی جەژنە پیرۆزە لە وڵاتی بەریتانیا و بە تایبەتی خێزانە کوردەکان وەکو نەریتێکی ساڵانە جیاواز لەوەی کە لە زۆربەی مزگەوتەکاندا مەراسیمی نوێژی جەژن و جەژنە پیرۆزە ئەکرێت لێرە ئێستا وەکو نەریتێک ساڵانە چجە لە جەژنی ڕەمەزان و چ لە جەژنی قوربانە لە زۆربەی شارەکانە ئەگەر کە شوهەوا خۆش بێت ئەوە بە ڕێخستنێکی باشەوە لە شوێنە گشتیەکان بە تایبەتی پارکەکانە خێزانە کوردەکان ئەو کەسانەی کە بڵێن سینگڵن لە شوێنە گشتیەکانە کۆئەکرێنەوە لێ مەراسیمی جەژن نوێژی جەژن جەژنە پیرۆزە و پاشان وەکو گەشتێکی سەیران لە ئەو شوێنانە ئەنجامەدەن جیاواز لەوەی کە ڕۆژەکانی ساڵ لێرە خێزانەکان یاخود تاکە کەسەکان سەرقاڵی ئیشوکارن و دوورن لە کەسوکار و بە تایبەتی لە نیشتیمانی خۆیان بۆ پێی کە ئێمە لە وڵاتی خۆمان لە هەرێمی کوردستان خێزانەکان کەسەکان پەیوەندیکی کۆمەڵایەتی پتەویان هەیە و مەوداکان ینی بەڕاستی تەنیا کێشەیە کە لێرە هەیە دووری مەوداکانە لە یەکتری ئەمە وای نەکردووە کە لە یەکتری دا ببڕێن و سونەتەکان یاخود جەژنەکان لێرە بەزرا نەگیرێت یاخود بە مەراسیمێکی سادە کۆتایی پێ بێنرێت بەڵکو بە پێچەوانەوە وەکو دەرفەتێکی دەبینن بۆی کە هەم مەراسیمەکانی جەژن بەڕێوەبەرن و هەم لە هەمان کاتیشدا پەیوەندیەکانیان پتەوتر و نوێتر بکەنەوە بۆ پێی کە ڕۆژانە سەرقاڵن مەجای ئەو تۆ دروست نابێت کە سەردانی یەکتری بکەن یاخود لەگەڵ یەکتریا کۆ ببنەوە بەڵام لە جەژنەکانە دەرفەتێکی باش ڕێک دەخەن هەم مەراسیمەکانی جەژن ئەنجام دەدەن و هەمیش ئەو پەیوەندی کۆمەڵاتیانە ساز دەکەن سەبارەت بەم جەژنی قوربانە لە یەکەم ڕۆژدا ئێمە ڕووماڵێکی تایبەتمان هەبوو لە شاری لەندەن کە ماڵبەندی هەندەرانی کۆمەڵی دادگەری پێهێستا بوو خۆشبەختانە ئەمساڵ بە ڕێژەیەکی زۆر لە خێزانە کوردەکان لە تاکە کەسەکان بەشداری ئەو مەراسیمەیان کرد لە مەراسیمەکەدا نوێژی جەژنە پیرۆزەوە پاشان وەکو گەشتێ وەکو سەیرانێک خێزانەکان لە دەوری یەکتری کۆبوونەوە و تا درەنگانێکی ڕۆژ کاتەکانیان بە خۆشی و شادی تێپەڕ کرد. زۆر باشە کاک جیهاد باست لە دووری مەوداکان کرد لە ڕۆژی جەژندا ئایا لە شارەکانی ترەوە ڕوو دەکەنە لەندەن یان چۆن ئەتوانن زۆربەی خێزانە کوردەکان لە دەوری یەک کۆ بکەنەوە بۆی کە هەم نوێژی جەژن هەم ئەو کۆبوونەوە ئەو سەردانە کۆمەڵایەتیانە ئەنجام بدەن کە لە ڕۆژانی جەژندا دەکرێت خۆشبەختانە لەم چەند ساڵی دواییدا هەوڵەکانی موسڵمانانی کورد لە تاراگۆ بە تایبەتی لە بەریتانیا وای کردووە ئەگەر لە هەموو شارێکات چەند مزگەوتی تیا بنیاد ننرابێت ئەوە بەلایەنی کەمەوە لە هەموو شارێک مزگەوتێکی تێدا بنیاد نراوە کە تایبەت بە کوردەکان بێت ئەمە وای کردووە کە خێزانە کوردەکان یاخۆت تەواوی تاکە کەسەکان لە شارەکانی خۆیان مەراسیمی جەژن ئەنجام بدەن بەنسبەت لەندەنەوە خێزانێکی زۆر
کورد لە شاری لەندەن بوونیان هەیە ئەو ڕێژە زۆرەی کە ئاماژەم پێدا بەشداریان کردبوو تەنیا لەناو شاری لەندەنا بەشداریان کردبوو لەبەرەوەی کە مەوداکان کە باسمان کرد مەوداکان دوورن لە یەکتریەوە و لێرە زیاتر خەڵک سەرقاڵی کار و دەوامکردنن لێرە سەردانیکردنی شارەکان مەگەر چۆنەها بڵێن کەسانێک کە خزمی یەکتری بن یاخود پەیوەندیکی خێزانیان لەگەڵ یەکتریا هەبێ کە لە شارێکەوە بڕۆن بۆ شارێکی تر ئەگەرنا لە هەمان شاری خۆیان ینی لە هەموو شارێکا بگرێت چەندین خێزانی کورد چەندین تاکەکەسی کورد بوونیان هەیە و لە شارەکانی خۆیان مەراسیمەکان ئەنجامەدەن ئەگەر بە کورتی ئاماژەیەکی پێ بم ئەو شارە قەرباڵەخانەی کە ئێمە وەکو لەندەن وەکو بێرمیگام وەکو لیدز وەکو مانچستەر خۆشبەختانە ئەگەر بەرچاوتان کەوتب بێ هەموو ساڵێک ڕێژەیەکی زۆر لە مسلمانانی کورد لەو شارانە مەراسیمی پێکەوەی جەژن لە مزگەوتەکان و لە دەروی مزگەوتەکان لە شوێنە گشتیەکانە ئەنجامەدەن و ساڵ بە ساڵ ئەم ڕێژەیە زیاتر دەبێت ساڵ بە ساڵ مەراسیمەکانی جەژن تۆختر دەبێتەوە و پەیوەندی کۆمەڵاتەکانیش بگرێ باشتر و پتەوتر دەبێت. کاک جیهاد جیاوازیەکم بۆ بکەی لە نێوان جەژن لە کوردستان و لە دەرەوەی وڵات ئێمە دەزانین جژنی قوربان 4 ڕۆژە ینی لە کوردستان دەبینین ئەم 4 ڕۆژە هەر هەمووی کە ئەمڕۆ 4م ڕۆژیشە بە گەرمگوڕی بەڕێوە دەچێت ئایا لەوێ ژوایان بە بۆنەی سەرقاڵی و ڕەنگە تەنها بتوان ڕێبیانیانی جژن گرنگی بەم بابەتە بتریان ئەوە تا چۆن خواردن دروستەکەن چۆن ئەم ڕۆژانە بەسەرە بن حەز ئەەکەم باسێک لەوە بکەیت. تاکە جیاوازیەکی سەرەکی هەبێت لە بەڕێوەبردننی جەژنەکانە لە نێوان هەرێمی کوردستان و تاراوگە ئەوەیە کە خەڵک لێرە سەرقاڵی ئیشوکارە و پابەندە بە ئیشوکارەکانیەوە و لە هەمان کاتیشدا بوونی ئەو کەسانی کە لە بەڕێوەبەرایەتیەکان یاخود دەوامێکی فەرمی یاساییان هەیە وای کردووە کە ئەگەر دەرفەتێکە بێت تەنیا لە ڕۆژی لە یەکەم ڕۆژی جەژنە ئەو مەراسیمانە ئەو سەردانانە ئەنجام بدەن. خۆشبەختانە جژنی قوربان چەند ساڵێکەوە بگرێت تا چەند ساڵێکی دیکەش دەکەوێتە پشووی فەرمی خوێندنگاکان ئەگەرنا لە ڕۆژانی جژنی ڕەمەزان بەهۆی دەوامی خوێندنگاکان زۆربەی خێزانەکان منداڵەکانیان دەنێرنە خوێندنگە لێرە ئەو بۆنانە پشووی فەرمیان بۆ دروست ناکرێت بە پێچوانی وڵاتی خۆمان کە لە کوردستانەوە ئەو ڕێنمایانە هەیە خود ئەو پابەندبوونانە بە نەریتە ئاینەکان هەیە کە پشووی جەژن هەیە بەڵام لێرە ئەو پشووی جەژنە نییە و ئەمە ژوای کردووە کە زۆربەی کات لە جەژنانی ڕەمەزان بە تایبەتی منداڵەکان بێبەش بن لە یەکەم ڕۆژ یاخود 2 ڕۆژ مەگەر ئەوەی کە بکەوێتە ڕۆژانی پشووی فەرمی هەفتانە کە ڕۆژانی شەمە و یەکشەمە دەبێت بەڵام وەکوتر تەنیا یەک ڕۆژ یەکەم ڕۆژ خێزانە کوردەکان ئەوەی کە ئێمە لە راپۆرت یاخود لە بەرنامەکانە لێدوانمان لێ وەرگتون یاخود ئەوەی کە ئاشناین پێی لێرە چەند ساڵێکە بە گەرم و گوڕێەوە ڕۆژانی جەژن خواردن دروست دەکەن و نوێژی جەژن لە مزگەوتەکان یاخود لە دەرەوە ئەنجامەدەن و لە هەمان کاتیشدا سەردانی خێزانەکان یاخود کۆبوونەوەی گەنجەکان لێرەش بوونی هەیە بە جیاواز لەوەی کە ئێمە لێرە گەنجەکان ئەگەر هاوڕێیەتی هەبێت یاخود خزمایەتێکی کەم چکە ڕێژەیەکی وا دروست نابێت کە وەکو کوردستان پورزا ئامۆزا خاڵۆزا یاخود کەسە تایبەتەکان لە دۆری یەکۆبوونەوە لێرە زیاتر ڕنگدانەوەکە لە نێوان هاوڕێیانە یاخود هاوڕێیەتی نێوان خێزانەکانە وای کردووە کە لە جەژنەکانە کۆبوونەوە ئەگەرنا لە دووەم ڕۆژ سێم ڕۆژ چوارەم ڕۆژی جەژن لێرە هەمووی سەرقاڵی کار و پیشە و ڕۆشنەوە سەر دەوامی خۆیان دەبن و جیاوازیەکی تریش لە ڕووی سۆزاری و باس بکەین ئێمە لێرە دوورین لە کەس و کارمان دوورین لەو نیشتیمانی کە لەوێت چەندەها ساڵتیادا ژیاوین هەمیشە لە ڕۆژانی جەژن بیرمان لای کوردستانە و پەیوەندیە تەلەفۆنیەکان ئێستا تەنیا هۆکارێکە بۆ بەستنەوەی ئەو پەیوەندیە یاخود دروستکردنی ئەو جەژنە پیرۆزە لە ڕێگەی پۆڕۆکۆمەڵایەتیەکانەوە پەیوەندی بە کەسوکارەوە دەکرێت بە دایک و باوک خوشک برا ئامۆزا یاخود خزمانی دیکە ئەمەش وای کردووە کە زیاتر هەستی غەریبایەتی بۆ ڕێگەیەوە تۆزە کەمتر بکرێتەوە و جەژنەکانمان لەگەڵ کەسوکارمانە لە کوردستان بۆ شێوازە ببەستینەوە.
کاک جیهات جژنی قوربان سنتێکی زۆر گەورەیە کە ئەوێش قوربانیکردنە لە بەریتانیا یان لە دەرەوەی وڵات چۆن پرۆسەی قوربانیکردن ئەنجام دەدرێت ئەو کوردانی کە دەیانەوێ قوربانی بکەن بە چ شێوازێکیان ئەو تا چۆن بێکەوە کۆبنەوە ئەمانە ئەنجام دەدەن بێکەوە سەبارەت بە قوربانیکردن یاخود خێرکردن لە جژنەکانی ڕەمەزان یاخود بە تایبەتی ئێستا باسی قوربانەکەین لە ڕووی داراییەوە ئەو کەسانی کە لێرە دەژین ئەگەر بڵێم کێشەیەکی ئۆتۆیان نەبێ شێوازی قوربانیکردنەکانیان هەمیشە یان لە ڕێگەی تاکە کەسیەوە یان لە ڕێگەی ڕێکخراوە خێرخوازیەکان بە تایبەتی ئێمە لێرە ڕێکخراوی خێرخوازی بەخشینمان هەیە کە لەخوا بە زیاد ساڵانە پێش جژنی قوربان هەڵمەتێکی بەرفراوان بۆ ئەنجامدانی قوربانیکردن و وەرگرتنی قوربانیەکان و پاشان ناردنەوەیان بۆ کوردستان بەم شێوازە زیاتر خەڵک یاخود موسڵمانە کوردەکان لێرە ئەنجامی ئەدەن بۆ شێوازی ناکە ئێمە لە کوردستان قوربانیەکانمان لە ماڵەکان یاخود لە نێوان خزم و کەسوکار و ئەو کەسانی کە پێویستیان پێیەتی ئەنجامی بدەن لێرە هەوڵەکان بۆ شێوازەیە کە قوربانیەکان کۆ دەکرێتەوە ئایا ئاتر لە ڕێگەی مەبلەغێک پارەیە کە بۆیان دیاری کراوە کە بۆ نمونە ئەمساڵ قوربانیکردن بۆ هەر کەسێک یاخود بۆ خۆ هەر شێوازێک لە ئاژەڵەکان کە دیاریەکرێت بڕەپارەکەی دیاریەکرێت وەردەگیرێت و پاشان لە ڕێگەی بەخشینەوە لە کوردستان بۆ قوربانیانە ئەنجام دەدرێن و ئەو خێرە یاخود ئەو سونەتەی کە ئەو کەسانی کە دەیانەوێت ئەنجامی بدەن لە کوردستانە بەدەستی موسڵمانەکان بەدەستی ئەو کەسانی کە هەژارن کەم دەرامەتن بەدەستیان دەکات تا ئێستا ینی شتێکی وە نەبووەتە نەریتێکە لێرە قوربانیەکە ئەنجام بدرێت و لێرە دەبەش بکرێت لەبەرەوەی کە ئەو موسڵمانە کوردانی کە لێرن یاخود ئەو کەسانی کە هەر خێزانەکانن یاخود گەنجەکانن لێرە لەوانەیە پێویستێکی وایان بۆ دروست نەبوو بێت کە پێویستیان بۆ قوربانیە بێتاوەکو لێرە دابەش بکرێت بە پێچەوانەوە خێرەکان قوربانیەکان هەمووی کۆ دەکرێتەوە یان لە ڕێگەی تاکە شخصیەوە کە کەسەکان خۆیان دەینێنەوە یان ئەوەتانێت لە ڕێگەی ڕێکخراوەکانی وەکو بەخشین کۆ دەکرێنەوە و دەنێرێنەوە بۆ کوردستان و لەوێ بەسەر کەم دەرامەت و هەژارەکانە دابەش دەکرێت. کاک جیهات باست لە ڕۆڵی مەڵبەندی کۆمەڵی دادگەری کرد لە هەندەران و لە وڵاتی بەریتانیا ئەوان تا چەندێک دەست پێشخەر بوون لە ئەنجامدانی کۆمەڵێک چالاکی وە کۆکردنەوەی خێزانەکاندا پێم باشە باسێک لە ڕۆڵی ئەوانیش بکەین بۆ پێی کە دەبینین ئەو خوشک و برایانە لێرۆلەیە کۆمەڵێک چالاکی بڵاو دەکەنەوە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و زۆر جار دێنێرن بۆ کەناڵی پێیامیش ئەمە تا چەندێک کاریگەری هەبووە لەسەر زیاتر پتۆکردنی پەیوەندی کۆمەڵاتیەکان لەوێ بەڵێ لە قسەکانمە زۆر جار ئاماژم بەوە داوە کە سەرقالبوونی خەڵک بە ئیچوکارەوە یاخود دووری مەوداکان وای کردووە تەنیا لە بۆنە ئاینیەکان یاخود بۆنە نەتەوەیەکانە زیاتر خەڵکان کۆ ببنەوە یاخود لە وەرزی بەتابەتی لە هاوینە کەم کەم ئەو شتانە دەبینین ئەگەرنا کەسەکان خۆیان چوونە دەرەوە دەکەن دوو خێزان پێکەوە گەشتێک دەکەن یا چەند هاوڕێک پێکەوە بەڵام ماوەی چەند ساڵێکە بە تایبەتی ئەگەرنا لە پێشووتری شامکارانە ئەنجام درراوە مەڵبەندی هەندەرانی کۆمەڵی دادگەری توانیوێتی جێگەدەستی خۆی لە تەواوی شارەکانی بەریتانیا بنەخشێنێت بۆ پێی کە ساڵانە چەندین چالاکی جۆراجۆر بۆ کۆکردنەوەی خێزانەکان ئەنجام دەدارێکێک لەو چالاکیانەی بریتیە لە ئەنجامدانی نوێژی جەژنە پیرۆزەکردن و سازانی گەشتێکی خێزانیە کە لە هەردوو جەژنەکەی ئەمە چەندین ساڵە ئەو خێزانانە لەو بۆنەیە کۆ دەبنەوە و زۆر زۆر مای پێخۆشحاڵیان بووە کە بە دەرفەتیان زانیوە کە بەڕێخستنێک ئەم خێزانانە کۆ دەکرێنەوە و کات و ڕۆژێکی تایبەت بەسەر دەبن لە ڕۆژانی دەرەوەی بڵێن جەژنەکانیشە ساڵانە چەندین چالاکی وەکو کامپین لێرە مەڵبەندی هەندەرانی کۆمەڵی دادگەری ئەنجام بدات کە ساڵانە کەمپینێکی خێزانی بۆ ناوچەیەک لە ناوچەکانی بەریتانیا ئەنجام دەدات ئەم ساڵ زیاتر لە 100 خێزانی کورد و چەندین گەنج لەو کەمپینە ومای 3 ڕۆژ بەشداریان کردبوو کە ئەم نەریتە ساڵانی پێشوش نزیکەی 6 ساڵ 7 ساڵە ئەنجام مەدرێت توانیوێتی بەم شێوازە خێزانەکان کۆ بکاتەوە
وەکو نەریتێکی ساڵانە ئەنجامی بدات جیاواز لەوەی کە ساڵانە 1 تا 2 دیداری ئیمانیش ئەم کامەیان تایبەتە بە گەنجەکان و تایبەت پیاوان کە شەومانەوەیە لەیەکێک لە مزگەوتەکانی بەریتانیا ئەمەش بوو بە نەریتێکی ساڵانە کە ساڵ بە ساڵ ڕێژەی بەشداریکردنی زیاتر دەبێت لەو مەراسیمانە و چالاکیانە کۆمەڵک بابەتی ئاینی فەرهەنگی کولتوری ڕۆشنبیری بۆ ئەو کەسانی کە لەوێ ئامادە بن ئەنجامەدرێت جیاواز لەوەی کە بابەتێکی تەفریحیە لە هەمان کاتیشدا خێزانەکان خۆیان باز لەوە دەکەن پێویستیەکی زەرورە بۆ ئەوەی کە منداڵەکانیان لەم وڵاتەیە کە پەروەردە دەکرێت کە لە ڕووی زمانەوانیەوە پابندن بە فێربوونی زمانی ئینگلیزی لەو کەمپینانە لەو گەشتانە زیاتر گرنگی بە فێربوونێکی سەرەتایی زمانی کوردی بۆ مناڵەکان یاخود جلوبەرگی نەتەوەی کە لەو ڕۆژانی گەشت و سێرانە گەنجەکان خێزانەکان منداڵەکان لەبەریەکەن وەکو زیندووکردنەوە وەکو پاراستنی کولتور و شوراسی جلی نەتەوەی ئەوانە ئەنجامەدرێت و لەگەڵ سازکردنی خوانەکان کە لەو چالاکیانە خوانی کوردەواری ئامادە ئەکرێت بۆ میوانەکان بۆ ئامادەبووان ئەمە شوای کردووە کە منداڵەکان یاخود گەنجەکانیان ئەو خێزانانەی کە ماوەی چەندین ساڵە لەم وڵاتەن پابند بن بە زیندووکردنەوە یاخود پێشنەوە ئەو دابوونەریتە کوردەوارانیە لەبەرەوەی کە خۆتان باش دەزانن کە ئەو خێزانان ئەو گەنجانایی کە دادەبڕن لە وڵاتی خۆمان و لە ئەوروپایە ژیان بەسەر دەبن ماوە ئەگەر کولتورەکەی خۆیان لە دەست نەدەن بەڵام وردە لەلایەن کاڵ دەبێتەوە و لە هەمان کاتیشدا فێری دابوونەری تێک یاخود ئاشنای دابوونەریت و ڕێژەیەکی کەمتر کۆمەڵایەتی ئەم وڵاتانە ئەبنەوە بۆیە لەو چالاکیانە بە پێویستی دەزانین کە بەشداری بکەن و ئەو بابەتانەیە لە نزیکەوە ببینن و پابند بن بە ڕێنمایەکانیشەوە. ئەمە بکەمە کۆتا پرسیارم دەوترێت تەنانەت لە ها کوردستانیش کێشەمان لەگەڵ جیلی نوێ هەیە لە منداڵە بەیانی جەژن هەڵناسەنام بخوا لەگەڵ خێزانەکەی زۆر جەژنی بەلاوە گرنگ نیە ئەم کێشەیە هەیە لە بەریتانیاش لەگەڵ منداڵەکان چۆن پێشوازی لە جەژن دەکەن چونکە هەمیشە دەڵێن جەژن بۆ مناڵ زۆر تایبەتە و خۆشتریشە و ئەگەر شتێکیش ما بێ لە کۆتاییە باسمان نەکرد خۆت ئاماژی بێبێ سپاس دەکەین. سەبارەت بە ئەو چینی منداڵانە کە باست کرد چینی منداڵ لێرە بەهۆی ئەوەی کە لە بەدرێژایی ساڵ چەند مانگی یاخود چەند هەفتەیەکی کەم نەبێت لە پشووی ساڵانەی خوێندنگەکانیان دەبێت ڕۆژانی دیکە بە بەردەوامی سەرقاڵی خوێندن و پابندبوون بە ڕۆژانی دەوام دەبێت بۆیە لە بۆنە ئاینیەکان بە تایبەتی لە جەژنی ڕەمەزان و قوربان دەبینین ڕێژەیەکی زۆر لە منداڵان بە خۆشحاڵی و بەشداری لە مەراسیمەکان دەکەن لە مزگەوتەکانە ئایان بینی لە چالاکی تایبەتەکان کە بۆ کۆکردنەوەی خێزانەکانە ڕێژەیەکی زۆر لە منداڵان بە جلوبەرگی کوردیەوە یاخود بە هەر جلوبەرگێکی ڕازاوی جەژن بێت بەشداری ئەەکەن لەبەر ئەوەی کە ئەوان پێویستیکی هەنووکەیان بەوە هەیە کە لە نزیکەوە خێزانەکانی تر منداڵەکانی تر کەسەکانی تر ببینن کە جلوبەر کوردی لەبەرەکەن کە بە کوردیکی پارا قسەکەن ئەمانیش لەم بۆنانەیە سوود وەربگرن لەبەرەوەی کە ئەو منداڵانە بە بەردەوامی لە خوێندنگە سەرقاڵی فێربوونی زمانی ئینگلیزی دەبن تەنیا کەسێک شوێنێک کە زیاتر بە کوردی قسێتیا بکرێت مناڵەکەیە ئەویش تەنیا قسەکردنێکی سەرزارێکیە نەک فێربوونێکی یاسایی و ڕێسایی زمانی کوردی کە ئێمە لە وڵاتی خۆشمانە لە پۆلیەکی سەرەتاییەوە ئەو منهەجەمان هەیە بەڵام لێرە بوونی نییە ئەتوانم ئاماژە بەوە بدەم منداڵان لێرە لە بوونە ئاینیەکان لە چالاکی گشتیەکان ڕێژێکی زۆر بەشداری دەکەن و لە هەمان کاژە خێزانەکان خۆیان بەشداریان پێ دەکەن بۆەوەی کە ئەو جیلەی کە ئێستا ئەو منداڵانی کە ئێستا لێرە لەدایک دەبن یاخود لێرە گەورە دەبن پێویستیشی هەنووکەیان بەوە هەیە کە فێری دابوونەریتە یاخود ڕۆشتە کۆمەڵایەتیە کوردەواریەکان ببن لەخوا بە زیاد بێ ئەوەی کە ئێمە لە نزیکەوە وەکو پرسیارکردن بێ وەکو ئاشنابوون بێت خێزانەکانیش زۆر پابندن بۆی کە منداڵەکانیان بۆ شێوازە پەروەردە بکەن بۆی کە لە داهاتووە جیلێک بن کە پابند بن بە بنەما دینیەکان بنەما شەریعەکان و لە هەمان کاتا دابوونەریتە کۆمەڵایەتە کوردیەکان تەنیا شتێک کە ما بێت ئاماژەی پێ بدەم ئەوەیە کە لە ساڵانی ڕابردوو ئەگەر ڕێژەیەکی کەم خێزان یاخود گەنج لە دەرەوەی وڵات هەبوایە ئێستا ڕێژەیەکی زۆر لە گەنجان لە خێزانەکان بە تایبەتی لە بەریتانیا بوونیان هەیە
بۆنە ئاینیەکان بەرزادەگیرێت بەشداریەکی گەرم سپاس بۆ بەڕێز جیهات حسێن پاملێری پێیان کە لە تاراوگەوە لە بەریتانیاوە لەگەڵمانە بوو بە هیوای جەژنێکی باش بۆ کوردانی تاراوگەش ئومێد دەکەین کە لە دەوری خۆشەویستانیان لەوێش بتوانن هاوڕێیان و دۆستانیان کۆ ببنەوە.